زان دڵەکەم وەرە با بڕۆین نایم وازم لێ بێنە باشترە سێدە وەرە با بڕۆین دڵەکەم دەی خۆی هیچ ناکەین بەس قسە دەکەین وەرە ئێرە کوێ کاتێ؟ هەرنجان نەم بۆ دەچینە شوقەی دادەنیشی قسەی دەکەین بەڵام من تاسە نهاتوومەتەوە شوێنانە ئەزانە ئەی تۆ نەدوت با نەچینە کافێ لە بەرەوەی لە کافێ خزمەکە کەسەکە دەمان بینی ئێرە زۆر باشە جێیەکی هادێ و چۆڵە و بەدڵی خۆمان قسەی دەکەین و باسی داهاتوو مستەقبەلمان دەکەین با بڕۆین نایم کچێتە وەرە بە قوربانە وەرە دوو قسە خۆش دەکەین باسی داهاتوو دەکەین زای هاوسەرگیریەکەمان چۆنە دەورە هەترسەنرا بەخێر بێی کاک دلێر ئەتوانی من بەریتەوە بۆ کۆلێر چونکەم حازەڕەم هەیە هێبرانە هەر یەک سەعاتە کەمێک دادەنیشین و قسە دەکەین ئینجا بەسەر چاو دەگەێنەوە کۆلێژ باشە وەرە وەرە شەرمە مەکە وەرە وەرجانە فەرم دانیشە لێرە جارە ببورەت خوا وەڵای هیچ نەمایە هەر ئاوی لێ نانا ئاسایی باشە نانی بەیانی خواردیە؟ نەوەڵا ئێستا چەند خواردنی بەیان دێنە لە خۆم خۆت نا من ناخۆم بابا بەخۆی دەچم ناخۆم دەست خۆش دەچم دێنم خواردنێک دێنم پێ خۆ دەخۆم باشە؟ ئاخر زۆرت پێ نەچێت بێخەم بە بێخەمات 5 دقەم پێ دەچوو دێمەوە دەی لێ بکارە بە تۆ دێمەوە